هەزدار خۆشەویستانی بینەری تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان شاد ئەو بەکری شەریفزادەم لە بەرنامەیەکی ترا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆ بازم لەگەڵ هاوڕێ ئابێ دارابی وتوێژێکمانە بێ سەبارەت بە سەفەرێک کە ئەخیران بۆ کوردستان بوویەتی. هاوڕێ ئابێ دارابی خۆشاتی بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاستانەکەم، سپاسی و بینەرانی خۆشەویستەکەم. زۆر سپاس بۆ تۆش کە داوەتی ئێمە قبوڵ کرد. هاوڕێ ئابێ دارابی ماوەی لەو پێش سەفەرێکت بوو بۆ کوردستان. هەزەکەم لە زبانی خۆت بیسەم بۆچی و بە چه هەدەفێک؟ وەڵام ئەم سەفەرە کە تۆ ئیشارە پێکەی سەفەرێکی چڕپڕە و پێم وانییە لە بەرنامەیەکی بەڵام ئەوەی کە من لێرە مۆری نەزەرمە باسی کەم لە جوابی ڕامەکە تۆژەوەیە کە قسە باسێکی کورد سەبارەت بە هێزێکی جەماوەری مەسەلح کە لە کوردستانی عێراق لەبرە لە شارەکانی کوردستانی عێراقا دروست بووە و حزبی کۆمۆنیستی کارگەری کوردستانی عێراقیش لەما بۆ خۆی نەقشی هەیە و تا ئێستا توانراوە لە چەند شارە ئەمە دروست بێت. جیا لەمەش لە شارێکی ترا وەکو شاری خانقین ئەمە دروست بووە. بۆیە من لەم سەفەرە هەروەها بە چاوپێککەوتن و دانیشتن لەگەڵ حزبی کۆمۆنیستی کارگەری کوردستانە سەبارەت بەم مەسەلە قسە و باسمان کرد و من لەگەڵ هێزێکی جەماوەری کە مقاومەتی شارەکان لە بەرابەر داعشا خەریکە سازمانەدەوە سازمانی داوە هەم لە کەرکووک و سلێمانی و هەروەها پێوەستبوون بە ئەو بەشەکە لە خانەقینایە و پارچەمەکەی و ڕاهبەرەکەی بەدەستی کەسێکی بەناو سەلام نەجیبەیەوە یا سەلام عەبدوڵڵا ئێمە توانیمان ئەم سێ بەشە سازمان بین و بە حزبی کۆمۆنیستی کارگەری کوردستان هەڵسین بڕۆین بۆ خانەقین کە ئاخرین شارێکە کە ئیسە لە شەڕ لە رابطە لەگەڵ داعشا نزیکترین شارە و حالە 10 کیلومتری مەرزی خۆسەویە. ئێمە توانیمان بەلەخەرا هێزە کۆکەین و بڕۆین پێکەوە هەر سێ بەشەکمانەیە کەرکووک و سلێمانی و هێزی جەماوەری کەرکووک و سلێمانی و خانەقین پێکەوە کەوتم نەقشی بەرچاوی تایەتە حزبی کۆمۆنیستی کارگەری کوردستان بڕۆین بۆ خەتی مقدمی جیبهەیە کە لەگەڵ داعشا شەڕێسی و لەو شوێنەوە کەیتر وەختی ئەچیت سەنگەری ئەوەڵ ئەبینیت و داعشیشە بینی کە لەکوێ مستەقەرە و چیەکە چی ناکە. ئەم سەنگەرە ئەوەم با من ئەوە بڵێم لەم حرەکەتا کە ئێمە کردمان کە من سێ ڕۆژ لەوێ بووین یەکێک لە کارەکانمان دیدار بوو، دیداری هێزی بەرگری مەلیکە یا جەماوەری کەرکووک و سلێمانی بوو و دیدارمان لەگەڵ هێزی جەماوەری خەڵکی خانەقین بوو. خەڵ ڕۆژانە ئەمانە کارەکەن خەریکی کار و ژیان و شتی خۆیان و بە شەویشە خەریکن لە چەندین نقطەی کلیدی ئەم شارەوە حراسەتیان داناوە، مەرکەزای حراسەتیان داناوە و کۆنتڕۆڵەکەن، کۆنتڕۆڵی ماشین و هاتوشی و ئەو شتانەکەن کە بتوانن بەرگریەکی باشکەن. ئەم من تقریبا حدودی 8-9 سەنگەر ئێمە چوین لەم سەنگەرانە لە هەموو تیپێک، لە گەنج، لە پیر، میان ساڵ، ژن، پیا و خەریک چەکیان بەدەستێ و خەریکن حراستەکەن لەم شارەی خوانان لە بەرابەر هێرشی احتمالی داعشە بۆ سە شارەکەیان. وتم ئەم شارە لە بەشی شەرقیەوە 10 کیلومتر بۆ مەرزی خۆسلەوی و لە خودی شارەکەیشەوە هەتا وەگاتە سەفی مقدمی جبهەکە 15 تا 18 کیلومتر ئەبێت. ئەنا گەرەکمەوە بڵێم کە داعش لەو خەتەوە حدودی 30 تا 40 کیلومتر لە خاکی ئێران دوورە و لە شارۆچکە و شاری جەلێولا و سەعدیە و حەمرونان مستەقل ببێت کە پشتیان سەدی حەمرونە و کێوەکانی حەمرونیش کە کێوهایەکی بەرزن و لە مادەی 140 شار ئەحزابی ناس و نازی کورد مدعی و داوای ئەکا ئەمە بەرچاوە. واتە تۆ چیتە ئەجبهە و لە سەنگەری مقدمە سەیری تەرەفی مقابلی خۆت یعنی هێزی داعشەکەی لێرە ئەیان بینیت.
مەسمەوە ئەوان ئەمانە بین ئەمانش ئەوانە بین ببوورە دێمە قسەکانت لەم نزیکایەتێک کە تۆ باسێکە بینی ئەم هێزی بەرگری و سازماندراوی خەڵک و ئەمانە لەگەڵ نیروهای داعش ئەسن دەرگیریەک هەیە یا چییە فقط چاوەڕوانیەوەکەن و گارگیانە هەرچۆنە مقابل یەکتریە ئەو زاکە چۆنت نەخێ لە حاڵ حەزرا هیچ جوڵانەوەیەکیش بەمانای شەڕکردن وجودی نییە نە لەوان لەلایەن ئەوانە تەقیەکرێ لەمان نە لەلایەن ئەمانشەوە تەقیەکرێ لەوان بەڵام وتم ئەمە خۆدی ئەم شتەکە ئێمە ئەم هێزەکە لە سلێمانی و کەرکووک و ڕۆشنی و دیدارمان کردەوان وتم دوو بەشە بەشێکی ئەو هێزەیە کە حقیقەت دفاعەکان لە شار و زۆر جاری ئەڕوا بۆ خەتی مقدم و لەگەڵ ئەو هێزە پێشمەرگا کە لێ مستەقەرن هینی پارتی و یەکێتی دیدارەکەن و پێکەوە یارمەتیان بۆ ونوشتیان بۆ بەڵام خۆی شار بەدەست بەشی هەیە زۆرەکەی بەدەست ئەم هێزە ئەم خەڵکەوەی وتم لە هەمووتی پێکەن ڕۆژانە کارەکەن بە شێوشە ئێوارانی دەست پێ حتا بەیانی ئەم ڕۆژۆ ئەو خەڵکە بۆ خۆیان مسەلەحانە خەریکن هینەکەن خەریکن دفاعەکەن ئێمەش ئەم هێزەکە لە مناوڕۆشین مسەلەح بەمانای واقعی کەلیمە ڕۆشتین هەم دیدارمان کرد لەگەلەمان هەم دوو ڕۆژی متەوالیش چوونەتە سەنگەری مقدمی ئەو شەڕەکە کە ڕوبەڕووی جەریولا و سعدیە و حەمرون و دێهاتانی و مەنتەقە بە تۆجی بەوەی کە من خۆم بە لەحاڵی جۆغرافیاییەوە وەکو عموما نەزانم بەرحاڵ مەرزی ئێرانە بەڵام خۆسرەوی و خانەقینوانە کە تۆ باست کرد چەندێ بە ئێران نزیکە و هاوکاری خەتی مقدمی جبەکە ئەحزابی حاکم بێساویەکێتی پارتی وایە لەوێن جمهوری ئیسلامی ئەبینرێت گاردی هەیە چۆنە بەرابەر بەم مەسەلە و تۆ خۆت لە نزیکۆ مەسەلەدی یا باسییان کردبێت چۆنە بە قسەی و خەڵکەکە لەوێن و ئێمەش چاوێکمان پێخشان و تماشامان کردیمان بەدە دەقلم بە ماشینێکی مەرجە کۆسەوی لە شاری خانقینەوە بەڵام لە فاصلەی ئەم 10 دقیقە خەڵکی موجودن خەڵکی لە دێهاتەکانە موجودن کە بەشی هەر زۆریان بە عەرەب زمانن ئەمانە جزو ئەو کەسانن کە بە قەولی خەڵکی خانقی یاریدەری داعشن ارتباطیان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی حتا بۆ کاروباری خۆی وەکو حکوومەتێکی داعش پەروەر لەمانە خەڵک وەرەگرێ بۆ ارتباطی خۆی لە داخلی کوردستانی عێراق بەڵام جیالەوە حکوومەتی جمهوری ئیسلامی خۆشیان باسییان کردو و هەموو ئەحزابیش باسییان کرد خەڵک دەزانێت کە ئەمانە بۆ دەخالت لە ئوموراتی عێراقا و حتا ئەقراریان کە کوردستان ئەگەر ئێمە نەبووین داعش ئەیگرت کە درۆ بوو غێرە واقعی بۆ قسەکەیان ئەمانەت دێن لەو جوانە بە ناوی کارشناس و بە ناویەوە کە تەمرینە موجودن بەڵام ئەمانە مشاهدە ناکرێن زانان ویا ئێمە لەم دیدار چون ئێمە وەختێ جبهەکان گەڕاین ئاخرین سەنگەر کە ئیتر دوای ئەوە فاصلەیەکە حالێکە لە بینی داعش و ئەم هێزە هیچ شە موجودی مە زیاتر لە سەردانی 15 سەنگەرمان کردو کە لەژێر چادران و شوێنی خۆیانیان ڕێکوپێ کردو و بەهەرحاڵ ئامادەشتن تەواو دیدارمان کرد لە هەمووی ئەمانە بەڵام شتێک بەناو شەڕ لە حاڵ حازرە موجود نییە جبهە ئارامە ئەوزا ئارام هیچ کامێکە لە یەک تەقە ناکەن کە تەقەیشتگیریان بیکەن و دیکەن جوابی ناداتەوە وەختی لیانە پرسی ماجرات چیە قسەیانەوەزە کە ئێمە چاوەڕێی فەرمانی زانم هەر وەختە فەرمانمان پێدرا ئێمە لێرۆ ئەڕۆین منتها گەرەکم خودی ئەو هێزە جەماوەری واقعا نەقشی جوانی هەیە بەتایبەت ئەو هێزە کە لە نزیکیان لەو شارە دفاعەکە تەنیا ئەوەیە کە دفاعەکە یاریدەری ئەوانیشە و ڕوا کۆمەکیانەکە و حتا خۆشیان ڕۆشتون لە ڕۆژانی وەڵا زۆرێک لەمانە کە ئێمە لەگەڵ قسە باسمان کرد و دیمان و تێکیانە تێکەڵ بووین خۆیان لە سەنگەری مقدمەوی نابوون چون ئەو هێزەکە دروستکاوە کمیتەیەکی بۆ دروستکاوە لیژنەیەکی بۆ دروستکاوە دقیقا کە سەلام عەبدوڵڵا خۆی لە ڕاستیەوەیە ئینسانێکی زۆر تێکۆشەر و زۆر لەهاتوو نەکتەنیان لەم ئەمرە سیاسی و نظامیان بەشدارە بەڵکو لە ئوموراتی کارگەری کەفری و کەلار و خانقین و دەربەنیخانە بەشدارە لەعام گەورەترین تەحەسونی یەکمانگەی کرێکارانی نەوتی پرۆکە کە لە شرکەتی پرۆکە کە لەلایەن رووسیەوە ئیدارەکرێت تەحەسونە و بۆ ئیزافە دەستمت و بۆ وەزع ماڵوێرانکردەکە بەسەر ئەو کرێکاران تەحەسونە و لەلایەن ئەوانەوە هەدایەتێکە بەتابەت لەلایەن سەلام عەبدوڵڵا من گەرەکمەوە بڵێم کە بەخۆشیەوە هێزی ئەم دوو شارە کە سلێمان و کەرکووک وەختە حرەکەتمان کرد پێوەستین بەوانەوە بۆ هێزەوە کە بڕای من ئامادەتر بوون حتا لەم بەشە
کە ئێمە ڕۆشتن و توانیان مبادلەی تەجربە کەن پێکەوە و توانیان تێکەڵ بن لە یەک تێ بگەن و بتوان بەڵێ یاریدەری یەک بن و بەڕەحەتیش چون ئەوان هەر لە ئەوە ڕۆژەوە سەردانی جبهەی ئەوەیان کردووە و سەردانی ئەو شوێنیان کردووە بەنابراین ڕۆشتنیان بۆ ئاسانە مەوردی استقباڵە استقبالێکی گەرم کرا لەو هێزەکە من لەگەڵیا بوو زۆر بەخۆشی و ئەو نیرووەکە لەوەدا بوو استقباڵیان لێ زۆر سپاس ئەوە بڵێباتەوە بۆم حساسیەتەوە و ئەم نزیکایەتیەکە ئەم هێزە خەڵکیە و داعشەیەتی و بە جۆرێک جمهوری اسلامیش کە دێ و دەخالەتەکە هەرچی چەندێک نیگەرانی لایەن خەڵکۆ یان لایەنە و هێزەوە کە لە خەتی مقدمەی جێبەشە وجودیەدا چەندێک نیگەرانی هەیە کە ممکنە هەر ئەم اتفاقی کە لە تەرەفی کوبانی و لەو مناتقانە هەیە باتەوەجی بۆی هێزی داعشیش لەوێدا ئەم نیگەرانیە چەند دەرسەدا خەڵک زۆر نەگەرانن یا چۆنە داعش لەوە حەملە ناکا ئەگەر هێزەکەی لەوێدا بۆ لەوێ ماونەتەوە قەزی ئەوەیە کە نیگەرانی ئەو خەڵکە بۆ بەتایبەت ئەو شاری خانەقین کە وتم هەرە 15-20 کیلومتری ئەو شەڕا بەانی 15-20 کیلومتری یا کەمە زیاتری چون من کیلومتر نەپێوە بژمەڕم پێی بێ حرەکەتەکە ڕۆشن و زەمانەکە گرتمان لەوێ بۆ جۆرە نیگەرانی خەڵک فەرقەکە لەگەڵ نیگەرانی ئەحزابە ئەحزاب ئەزانن ماجەرا چییە وەلی خەڵک نازانێ ماجەرا چییە بۆیە خەڵک بە دروستی هێزی حفاظت لە خۆیان سازمانداوە ئەمە یەکێ لەو شتانەچە کە خودی خەڵکەکە هەمووت ئیتر وتم تۆ لەگەڵ هەوا ئێشتا هەوا تاریکی نەکردو و خەڵک کۆ بنەوە ئەو خەڵکە پێوانێ بێباوەریە بە ئەحزابی حاکم و خەڵک وەختێک ئەحزابێک وتیان ئێمە حاکمین لە وڵاتێکە یا دەوڵەتی وتی حاکمن لە وڵاتێکەوە خەڵک خۆی هاو بێ ئیجازەی ئەوان و حتى بدون دخل دوان هذي بقري دروس كم معنا كي شيء معنا كي كمان بخوم أما بنزمن يكل التجارب هاي غني وباشا أو يكي نموني لهنيت نموني لكوبانيا هاتون ما يندرس كدو لا بد ما ينبو من كدو كمعنوري نظامي بان كماني وخلق حزين بك بروجات هاي كانوا شيء بين خو خلنا لخوان حرام كانوا بين تابعين لجا بنو بالآخر حراستهم جابانين أنا جمعت السيارة كاتفاق روبا طبعا وقت شيء الصنغركان شتكي ترى الصنغركان الديار خدي أوانش كل الصنغران واقعنا وحصص مترسيانا حياة بلان نازانين أما اتفاقايا كرودا يا كي أمان حملة كان يا كي أوان حملة كان لا هجر كليانا برسي أنا شاوريو منتظري دستوري بالاين كبيبومان كما تشيكن يعني هذه بس هرمي كردستان دائما أنا سنة عمادن سنة حاضرن واقعا لمقابل داعش راوسن روحيا شون إمكاناته وزيتا شون والله إمكاناته وزيتا خوان قصيانا كفر لرازينين بمعنى واقعي كلمة تشلباري نظامي حتى تشلباري تداركاتي أنا منتهى أمادن كدفاع كان لخوان ولا أو وظيفة كبيانس في هذا بلابتنا نارزاتيان زورة وكنا شنوان بشكل دخلت كردستان أو نارزاتيا كالنيو الشقا مكانا ونيو شوني كارو جياني خلق شاركاني كردستاني علاقة وجودية أينن الرمضان وكيشي هل يوجب هذه وما اشتكي هنية جواز نية ناتوني توجي من علاقة خطبة جيشتو وروشي لسنغراينة كدو ضلت لساعاتك بقني يدو قلبوا لي لا بمال من علاقته كسكر كدلة وجياني خود أو باش كشي مربوطة بما ولا أو أبي الربا بمثلا أنا أجانا ونيه سيخوان وحتى أخذي خلق كيش بمشي وبويا بنزلنا أم تدارك بدرستي بنزلنا بشيوكي جوان بتقابل لأنه شاري خانقين وأنا ما اتفاقوا ورويدا وتعداد يجزون لفعالين شاب وإنساني آزادي خاص إلا راسي أموان شون شاري خانقين بو أول جار بودیم شارك که بنظر من خلقی باش و آزادی خواز و جیرو جول و تیگشتی زورتیه که اما دو شوی که لبین نگل بشکی برچاو لخلقی روبرو بین تا که نقصد باسمان که بحث من بو تبادل نظر من بو بشوی وسیل ده همو احزابی کشتیا بو نه همو احزابی تیا بو نه همو جنرالتی تیا بو إنسان هاي شابو براكنديشي تابو بحث كرا وزوج باجو ومن وكو كسك يا كم جاربو أو شارم ديبو أو خلقم ديبو بيم كوشبو بيم أبو
شتێکی تازای بینیم و خودی ئەو حرەکەتش کە ئەوان کردیان بۆ من قابل تەحسین بوو بۆ منێک کە مەسەڵەن تەجاربم لەو زەمینانە زۆر بووە و کەسێک بوو کە لە ئێرانە ساڵهای ساڵ نەقشم بووە ئەم زانی ئەو کارە چییە ڕۆح و مەزمون و جۆهەری و کارە بۆ لای من ئاشنا بوو بەڵام پێ خۆشحاڵ کردە بوو کە لەو نقطە حساسە جۆگرافیایە کە وتم 10 دقیقە بە ئێران دوورە و 20 کیلومتر بە داعش دوورە منزم شتێکی تایبەت بوو بۆیە مۆردی ئیستیقباڵی هێزی جەماوەری سلێمانی و کەرک و قەراری گرت ئێمە ئیستیقباڵمان لێکردن دەستخۆشیمان لێکردن ئافەریمان پێوتن و ئامادەگی خۆمان ئەلام کرد ئەم هێزە ئامادەگی خۆی ئەلام کرد بۆ هەر نەو هاوکاری لەگەڵ ئەوان کە پێویست بێت ئەگەوان دەوایان دەکەن بە فاساوان لێ هەڵسم بڕۆن لەگەڵ ئەوانە پێکەوە کارەکەن یان بەرعەکسەکەن زۆر سپاس وەکو ئاخرین پرسیار حەز دەکەم بزانم ئەو خەڵکە نا هێزی ئێستا چەکداری هەرێم ئەو خەڵکە کە خۆیان شەو بە ڕۆژە کارەکەم شەوانە خۆیان سازماندەوە ئەوان لە چ دەرەجەیەک ئامادەجی هەن ئایا مسلحن وەسیعانە میمکانیان هەیە و ئاخرین کەلیمەم و یا سوالەکەم وەیە كلن باموادي تو كممكن الصدام وهذا كذا ام بيامي تو مثل طريقي تلفزيون ولا طريقي مع باروانو بيامي تو بو ام خلق بو ام شو يعني وسرد داون بو ام كلنا من نقطه على 11 كلمه قاعدين قلتو شيء مقصد كما سجل نتنيا او خلق كلي خليكي نقاباني مسلحا بركو يسلى لكردستان العراق اكثريه الجامعه مسلحه بخوي الشرائط وموقعاتك السياسي اجتماعي واقتصادي كتياسي اوتوماتيكا مسلحا قريبا بو كاري روجانيان بو بروكيشتونيان بو مخاطراتي امنيتيان ناميه كموجوده احساسا كان دلهوليك هسيان عند ناروشن كخريكنا دبرشا حمور روجيك شرقداتو الدوله داتو مسلحه ثانيه اوانين بشي كي هذا لو جامعه آماده مثلا بروات بشداري كان مثل خلقي كوباني با بويا من قالك ما هو بلمك جاء بلا اخو خلق اخوي مسلحه جاري واش خلقي ديك مسلحا خلقي ديك مثلا جاري عزا مسلحا وآمادي زوج يعني خلقي كي تيجيشتو او بشكل خوازياري ازادين خوازياري خوشبختين خوازياري الرفعان مخالفين ناعمين نعم سياسي بكون نعم اقتصادي وسياسي وكومراتي اوزاعي كردستان بمششنتو خلقي بلان كما بيني وخلقي غير مسلح يشاركون. نعم. زور سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتو زۆر سپاس دەکەم زۆر سپاسی بینەرانی خۆشەویستەکەم کە تەحملی قسەباسییان کرد زۆر سپاس بینەرانی خۆشەویست هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوەش.